لایەنە کوردیەکان لە کەرکووک هەڵمەتێکی چڕی بانگەشەی هەڵبژاردن بەڕێوە دەبن بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردووش هێرشەکانیان بۆ سەر یەکتری لاوااسترا. ئەوان گێڕانەوەی پارسەنگی هێز و بەهێزکردنی پێگەی کوردیان کردووەتە بنەمای سەرەکی بانگەشەی هەڵبژاردن لە کەرکووک. هەڵمەتێکی جددی و تون دەکەین و هەوڵە دەین بە هەموو هیمەتمانەوە دەنگدەرانی کورد بهێنە سەر سنووقەکانی دەنگدان، چونکە ئێمە لە ڕۆژێک داین هەموو هەر سندوقێکی دەنگدان سەنگەرێکی برگریە بۆ ئێمە تاوەکو مافەکانمان بپارێزین و قانونەکەش هەموار کراوە، چونکە ئەم کاتە چارەنووسی ئەم جاریان چارەنووسی کورد و کەرکووک هەمووی لەو ئەنجومەدا بڕیاری لەسرە درێ. دروشمی سەرەکی زۆربەی لایەنە کوردیەکان هێنانەوەی دەسەڵاتە لە دەستچووەکانی کورد و گێڕانەوەی قورسایی کووردە بۆ نێو دام و دەستگا ئەمنی و ئیداریەکانی کەرکووک. لایەنە کوردەکان دەیانەوێت لەم ڕێگەیەوە دەنگدەری تووڕەی کورد ببەنە سەر سندوقەکانی دەنگدان. ئەم هەڵبژاردنە لە 2005ەوە نەکراوە، 18 ساڵە. مەجلسی محافەظە لە 2020 ئەوەی بزانم هەر نەما. اینجا ئەمە زۆر گرینگە دەنگدان گە کەسێ ئیمجا بڕات بۆ دەنگدان، چونکە مەسیری کووردە لە ناو کەرکووک. لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا لایەنە کوردەکان و بەتایبەت یەکێتی و پارتی زۆرترین هێرشیان دەکردە سەر یەکتری، بەڵام لەم هەڵبژاردنەدا دۆخەکە جیاوازترە و خۆیان لە یەکتری لا دەدەن. پێکەوە هێرش دەکەنە سەر ئیدارەی ئێستای پارێزگای کەرکووک و بەستەمکردن لە کورد تۆمەتباری دەکەن. لەم ماوەیە کە بینیمان بانگەشەی هەڵبژاردن ئەکرێ کەمترین هێڕش و زمان زبری بەکارێنراوە بەرامبەر بە کاندیدەکانی یەکتر لەلایەن حزبەکانەوە وەوە کاریگەریەکی ئۆتۆی باشی ئەبێ لەسەر ئەوەی کە خەڵک بچێت بۆ سەر سنووقی دەنگدانەوە کاریگەری باشی ئەبێ. بڕیارە لە ڕۆژی 18 مانگی 12 ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام بدرێت. کورد دەیەوێت لە کۆی 15 کورسی ئەنجومەنەکە زۆرترین کورسی بباتەوە و هەوڵی بەدەستێنانەوەی بەشێک لەو دەسەڵاتانەش بداتەوە کە لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017ەوە لە دەستی داون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.